بەیانی هەمووتان باش هاوڕێیان بەڕێزان زۆر جار بە خێوکەری باڵندە کێشەی ئەوەی هەیە بێچۆکانی ئەگاتە تەمەنێک بە تایبەتی با بڵین لە دوای دەڕۆژ و ئەوە با بڵین ئەڵێ بێچووم ئەمرێت یا کە جای ئەکاتەوەڵێ بێچووم ئەمرێت تەمان ئەوەی کە زۆر زۆر گرنگە بەڕێزان ئەوەی کە بێچوو لە دوای هەفتە و باسمان کردووە دەڕۆژا کە ئەمرێت زیاتر پەیوەندی بە قەبزیەوە هەیە ئەوە پەیوەندی بۆ خۆراکەی کەیتێ بە تایبەتی ئەرکەی کوڵاوکە قەبزێکە بەڕێزان ئەم بێچوانە وتان بینیتانە لە یەکەم ڕۆژەوە لەگەڵمانە بوون ئێسامانە بێچوون ئەیبینین ئەمانە بێچوون و خواردن نەخۆن بەڵام ئەم ئەوە هەردووکیان بێچوون ئێستا ئەمە بێچووە ئەوە شەڕەکەن لەگەڵ باوکەکەیە ئەمانە سەیری کرد بێچوو باوکەکەیانە ئەیبینی شەڕەکەن لەگەڵ باوکەکەیانە بەڕێزان یەک شتێمە وتومانە کەمێکە هێلکە ئەکاتەوە تەمان کێشەکە لەوایە کەمێکە ئێمە باسەکەمان لەوایە کەمێکە هێلکە ئەکاتەوە یعنی بە هیچ شێوەیەک نابێت ئەو بێچووە جیا بکرێتەوە هەتا ڕۆژێ پێش هەڵهاتنی وەجبەی با بڵێن هێلکەکان بۆی زیاتر وازەح بێ بۆ نمونە ئەو دوێنێش باسمان کرد لە لایڤەکە ئەمە 28 سێ هێلکەی کردووە ئێمە 28 سێ ینی دەی مانگ من ئەبێ ئەم بێچوانە جیا بکەمەوە یا دەنگ مانگ جیایەکەمەوە یا نۆی مانگ جیایەکەمەوە یعنی ڕۆژێک یا ڕۆژە پێش هەڵهاتن یا ڕۆژەی کە ئەزانم بێچۆکە هەڵیێت جیایەکە موچکە بۆ لەبەرەوەی ئەبێ متەئەکید بم لە 100% کە ئەم بێچووە ئەمە بچووکن جارێ ئەبێ متەئەکید بم لەوەی کە لە 100% ئەم بێچووە دانەخوات ئەمە با بڵێن یاخود باسمان کردووە چیەکەی کە مێکە هێلکەکانی کاتەوە هێلکە تەواوەکە توانی نێرەکە لەگە بێچەکانە جیاکەیتەوە لە قەفەزێکی کەیە ئەو کاتە پێش ئەوەی کە یاخود کە بێچەکەی هەڵێنا ئەملا نێرەکەی نیتەوە شوێنی خۆی لەگەڵ ئەوەشا کە بێچوو جیا کردەوە کە تۆ زانی ئەم بێچوو ئەخوات ئێستا بۆ نمونە ئەمانە وەکو سەیرەکەن و باوکەکەیە لەسەر قاپەکە ئەوەش بێچەکانە شەڕەکەن لەسەر خواردنەکە ئەمەش بێچووەکە ئەوی شتێتە سەر قاپەکە دانەخوات طبعا من بەڕۆژ دایمە بە دیارانەوە دانیشتم طبعا ئەم بێچوانە خۆ ناچن تێکەڵی دانەکە بخۆن یەکەم جار وردە بە شتێکی نەرم بۆیە زیاتر هێلکەی کوڵاوە خوا بێچوو ئەوەی کە لە کوردستان بۆی دانێ هێلکەی کوڵاویش بەڕێزان باسمان کردووە بۆ قەبزی خراپە کە هەر مەجبور بووی هێلکەی کوڵاوی بیتێ لەگەڵ یا پارچەیە خەیار پارچەیە کەرەوز بۆی دانێ بۆی تووشی قەبزی نەبێت وکووتمان ئێستا خۆتانی بینی کە بێچەکان دانەخۆن ئەمەشیان هەر 28 سێ هێلکەی کردووە لە هەمووشی گرنگتر ئێستا خاڵێکی زۆر گرنگە من بێچۆکە جیا ئەەکەمەوە بێچوو کە جیایەکەمەوە بێ بێکەوە دانی یەکەم شت بۆچی بۆ ئەوەی هەموو بێکەوە کە هیچێک خواردنی خوارد ئێستا بینن خواردنی شایەتێ باوکەکەی ئەیبینن بەڕێزان خۆچاوتان لێتی یعنی کە ئەو دانی خوارد لەبەر چاوی تۆ مانای ئەوە نییە ئەم بێچوە تەواو ئەحتیمادی کردوەتە سەر خۆی وکووتمان هێلکەی کردووە هێلکەکان هەڵهاتوەتەوە متەئەکید نی لەوەی بێچۆکە لە 100% دانەخوایان نەیخوا متەئەکیدیش بی چیەکەی بێچۆکان بێکەوە دانەی زایدەن تەیرێکی گەورە کە لەوان گەورەتر مێ بێ نێر بێ یعنی تەمەنی زیاتر بێ کە 2 مانگ 3 مانگ بێت لەگەڵ یانادایانەی ئەگەر دوانیش بێ باشتر بۆی لەوانەوە فێری خواردن بن نەک خواردنیە باتێ ئەمە بەسمانەوە نییە ئەوە خواردنی باتێ مەبەستمان لەوەیە فێر ببێت لێوە یعنی کە ئەوە بینێ خواردنەخوا ئەیش بیاتێ لە هەمووشی گرنگتر ئەوەیە بە هیچ شێوەیەک نابێت لە مەرحەلەیە قەفەزی ناو ئەو بێچوانەکەی تدەها لە مەرحەلەوەی فێری خواردنە بن پیس ببێت چکە ئەو بێچووە کە برسیە بێ ئەگەڕێ کام شتاکە نەرمە پیسایەکەی خۆی ئەگە بیبینێ لە شوێنەکە بێت لەوانەیە بیخوات تووشی نەخۆشی بکات لەبەرەوە زۆر گرنگە دوێنێش باسمان کرد بێچوو پێش جیاکردنەوە چەور بێت پڕ بێت بۆ ئەوەی لە مەرحەلەی ئەوەی کە ئەتیماد دەکاتە سەر خۆی بە تەئکیدی چەند ئەتیماد کاتە سەر خۆی هێلکەی کوڵاویشی لە حاڵەتەکە بێتی خۆ هێلکەی کوڵاوی هەموو جارێ باسمان کردەوە بێ ئەو کەوتنەتەوە خواردن باسمان کردووە هێلکەی کوڵاو خۆ هەموو شتێک بەعکسەوە تۆر پڕۆتینی تێەوە خراپە ئەو تەیرە پێویستی بە هەموو جۆرە کانزا و ڤیتامینات و
پرۆتین و کاربۆیدرات و ترشەکان و تفتەکان هەیە بۆی گەشە بکە. ئەگەر سیرکەن بەڕێزان ئەمە خاڵێک بوو کە حەزم کرد باسیکەم کە زۆر کەسێک کێشەی هەیە. هەوڵێم ئەم ڤیدیۆیانەوە بە کورتی بیکەم بۆ ئەوەی چکە لە لایڤەکانە کە باسێکین لەوانەیە زۆر کەس لەبەر دووری درێژی لایڤەکان نەیبینێت. هیوادارم هەچ بەڕێزی هەچ پرسیاری شێ بێمە لە خزمەتین. خۆی بێچۆکە دیاریشە بە کلیشیا من کە کلشی ببینم کلشی پڕبووە تەواوی ترە زانم ئەوە کاتی ئەوەی هاتووە جیایکەمەوە. زۆر زۆر سپاس.